بینەرانی بەڕێز ئەم کاتتان باش ئازیزان خۆشحاڵم لەوەی کە جارێکی تر لە ڕێگەی بەرنامەی گەشتەکانی ئەودی و چیا بووین بە میوانی ئێوەی هێژە. خۆشەویستان، هیوادارم دوور بن لە دەرد و بەڵا، هیوادارم دوور بن لە پەتای نەگریسی کۆرۆنا، هیوادارم خاڵە تەندروستیەکان ڕەچاو بکەن، پرۆتۆکۆلەکان ئەو فاسڵانە و هەروەها بەستنی دەمامک. من دێمە پێش کامێرە دەمامک لابم ئەگینا لە پشت کامێرەوە واینە و لەگەڵ ئەوەشە ئێمە بەداخەوە تووشی ئەو پەتایە بووین و ماوەکەمان تێپەڕاند و شکر بۆ خوا تەندروستیمان بەدەست هێنایەوە. هیوادارم کە ئێوە سەلامەت بن و ئێوە هیچ کات تووشی ئەو پەتایە نەبن. وەکو ساڵانی پێشوو ئەم جارەش لەم وەرزەیە سەردانی هەورامانەکەین. وەرزی کۆکردنەوەی تفاقە، وەرزی کۆکردنەوەی هەنار و گرتنی دۆشا و ڕبی هەنارە. ئێوەش هاوڕێمان من با پڕۆن سەردانی هەورامان ئاوایەکانی بڵبەر و سلێن بکەین و ما باقی ئاوایەکان تر و ئەو دیمەنە جوانانە ببینین. فەرمونون هاوڕێمان بن. دەگا و بەڵبەری دلێ باخە هەنارەکانە چنی کە فەتحەڵڵای محەممەدی باخەوان قسەی کەرمێ سەر و هەناری و هەر پاسە جۆر و بەرهەماردێش و چنی ئانێچە جەبارە و گێرتەی ڕۆگناریوە شمێک هامڕێما بیدێ. کا فەتحەڵڵا بێ قەزابی قوربان تۆ خێتەشی بادی سەر و چەما مەمنون. هەروێت خەڵکو و دەگا و بەڵبەری. بەڵێ من خەڵکو دەگا بڵبەری نا فەتحەڵڵای محەممەدی ئینێ چەند ساڵن خەریک و باخەوانینی؟ 7 ساڵان پێ هەر ساڵان بەڵێ. واڵتەری باخە نەبێ، باخە نەبێن زەمین بێن و زەمینی با بەڵبای ما بێنون یان مارە باخە دەیم بە وەسیلە و کاریگەری و زەنگەنی و بێڵێ و ئەپاسە. چه هەنارێت چێگەنە نیان چش بنەماچە چه هەنارێ ماچاش هەنارە سوورە قەڵەماری جەسلێ نینەکە قەڵەمەکە ماردن ئاوەختی نیان مارە و بە مدەت و یەری ساڵان مێ بەر سەمەر من بار من وەراوە یا دەیمە ئینێ ئەسڵش خاکەش دەیمی بێەوە دێتەیزە وەراوەکردن مارە بە وەسیلە و شناوەری جێڕۆخانە ئایما پێ ئاردن بەڵێ. ئێکافەت هەڵا چند جۆرێ هەنارما هەن؟ هەنار دوێن و من دیسە زانانی هەنارمانن هەنارە چەرمەما هەن و هەناری شیرینمان و هەناری چی هەنار چیچما هەن بەڵێ بەڵێ. بڕێجار ئاماچە هەناری ساوە هەناری کاراڵی ئاجۆرە چەرمەکە بادێ ماچا کاراڵی یاراڵی نە کاراڵی یاراڵی ئینەی چەنارە سوورێن بەڵێ هەنار بەڵێ. کام هەنارش پێی واردێن و کام هەنارش پێ ڕۆگنارین؟ هەر گرش پێی واردەین بەڵام مەسەلەن هەناری ورد کەرمێش ڕۆگنار هەنارە تشەیش هەر پێ ڕۆگنایش ئالا پۆسی پێی واردەیش هەر ئالا بعضە کەسی مێنی ماچۆ هەناری تشماگەرەکە بعدش ماچۆ شیرین ماگەرەکە. چه وەخت نەدەست کردێ بە هەنارکردنەوە؟ والله تقریبا من مانگێ پایشیان جا دەستم کرد هەنارکەی فقط بعضێ 15 و پاییزی 2 پاییزی دەستکەرا هەنارکە ماچاشە وارانش گنۆ دێتر خاصیتشانە بەڵێ وارانش گنۆ فقط بعضێ وەختی نەهنارەکە دەستکەوت ڕێجارێک ماچە بوارانش گنۆ ترەکۆ ئەرێ تۆ بەڵێ ترێک و علیانانی و بعضێشا ترەکێنی بعضێ چان نەترەکێنی چون ئینە خاکە سوێن دێتر ترەکوی باخۆیەمان. هەنار تا کەند چێشش پەنەکردی؟
هنار ما كان برشمي ومن يميرو مثلا بعد شهور جرمي كرمي دلي جابعي قلانرش كرمي تكل من يمشي ياجي فين كان نقادايش كرمي بيوهاريش حرمانو فەرماوی ڕۆگنار چنی گردی ڕۆگنا دەی ئەنارانەکی تەکنمێرەوە ئاوەختی فشارمێژ منێ مشت دلی گونیەکەت پێم درێ بۆشکێ وەشە شاکەرینە بە لەقی نیشمی ملش جاران چنین بێ جاران مثل زمان و قدیمی بە هالەگلی دەبیێن هالەگلی هاڕانشا و ئاسان شارا و گرینانشا بەڵێ جا بە دارێ قایمارێنێ دۆڵەوە وەشکەرێنێ ئەرێ بە ئاخۆرە پێسە ئاخۆڕی وەشکەرێنێ نیژینی ملش بە لەقی یا بە هالەگلی کەرێنێش ڕۆگنا چن تەنەکێ ئاو هەناری تەنەکێ ڕۆگنارگێرۆ تقریبان ئێمە هێزی حوت تەنەکی ماگرینێنە دەبێت ڕۆگنارش بگەن چون مشوفرە گری و خەلیسە بووە جاعاالە زەریفاری هەنیش تقریبان حوت تەنەکی پنج تەنەکی هەرکەوت دەبێت بەخاتون بچێت تەڕاری تەڕەکەش خاص نیاری مشو جەعان نازە وێش نەبوو ڕۆگناری سکیلۆ چنە هەفتا هەن و شە سەن و ئەپاسەین ئەپا دورۆرە هەنار هەناری جە حوتەوە هەن تا دە و خاس و خراپە حوت و شش و ئەپاسە خاس و خراپاری هەنار و بڵبەری ئالەیە سلێنی والله هەنار و بڵبەی عالا چون هەنوو سلێنێت مەسەلەن ڕقمانن دا و فقط و بڵبەری ئی باخێشە ئاوی فرەفێشدارانی و فقط هێتا کوچێک کەمایی بی هەنارەکەش خات بەرهەم نامە پێچگەم هەناری مێوەی تر چێشنجە بڵبەر هەنجیر هەن و هەنگووری هەنە و فقط دیسە بانجانوچی و کەماری چون بێن بەسەی سەمەرمەوە بازێت تەڕەکاڵا دەسەوەش بۆ ڕزق زیاد بۆ لار و فەتحەڵا مەمنون ئینشاڵا کە باخت هەمیشە پڕسەمەر بوو مەمنون خیر تەشی بادێتەر و چەما مەمنون خیر تەشی بادێتەر و چەما جەوێرەگانێ دەگا و بڵبەری ئینایمە لاو دەزەیتون قەمەرینە وێش ماچۆ خەڵک و کانی حسێن بەگینە هەورامان ئەو لای ژاوەرۆی بەڵام ئیسەی ناجە بەڵبەر نەگەرەکمانە سەر و ڕوبهەناری چەنی ڕۆگنارگێرا قسەش چنی کەرمێ شمە چام ڕێما بیدێ دەزێتون بە قەزابی خاسەنیش کوردستان چند ساڵێن نای بڵبەرنێ 30 ساڵێن فرە خاسە زاڵۆچویتان وڵات دوێ نەوکەرەتومە هەنم کارەکەیت خواچەنە نەسان و ئینە چکو ئایشە نەشماڵە یەخواتن و ڕۆڵ بسڵمانە بێوەیە ماڵیانە باکوور و ئێرانی ئینە کام شارنێ چالووس شارێ فرەوەشە بێوەیە با یاخوا ئینایمە خزمەتانە ئینایمە خزمەتانە یانە تا ئاوان بۆ یەخوا مەرحەمە تازێ هەمیشە میمانێمە بە چنن هەورامی فێرە بێنی وڵات هەر ساڵی فێرە نەبیێت چا لەیتە هە فێرە بیە هەر حەزکە هەورامی قسێک کەرو کانی حسەن وەک سۆرانیە باسە نییە دێزەیتون ژەنی جەدەگا و بڵبەری نەفرەتەر چێشکەرە هەرمانەشا چێشە جەدەگا و بڵبەری نەفرە هەناری تەکنارە و ئیتر ڕبهەنار کەرمێ و وەرەشمێش و تەمام چنی ئادێ پێما گەڵنەوە چنی ڕبهەنار گێردێ هەرجە ئەوەڵۆ کە ملدێ باخ هەنار جەدارەکەی تا ورەژدێش بە کەردێش بە هەنارەکەی ماراوە یانە و ئێمە هەنارەکەی شۆرمەوە تەمیز پۆختێش کەرمێ و لە تشکەرمێنە و ئیتر بە دارێەوە یا بەچێوێەوە کومیشرە و ئەنادانەکەش کەرمێنە تەشت و ئیتر پیاکەش مافهینە فشاراش نەنادانەکی و جاران گەڵ نابۆشاوە ئیسە مەیە چەکمێ کەرانەوە و مەزان و وزارش ئیسە جاران چنین بیان جاران بە هینە هالەگری لە هاڕێنمی خوا دەسوپانە یانی تر هەرئینەخوا بێ گیامان نەکێشێ نە گەرما کێشیا بێ ئەری وڵا ئیسە بە چەکمەی هاڕاش و کەراش نەگولی و بە چەکمەی هاڕاش و ئاواکی گرمی و پاڵەهینش کەرمێ مازمیشرە پەرزەوانێرە و پۆختێ و تەمیزە و گرینیمێش و هەستش کەرمێەوە و کەرمێش نەنووشابێ و چنەشۆ گریۆ ئاوێ چ ناوێ ئەشۆ گریۆ ئینەگریو تا هەسە بووە بەڵێ خۆمەڵایش هەسە بووە چن تەنەکەی یا چن دەبێ ئاو هەناری دەبێشتنە گیری چوار دەبێ 5 دەبێت تا 6 دەبێ جا دەور 15 کیلو 16 کیلو هینە ڕپەناریش بەرمێ چەنە ئەی هەناڕانەکەش چێشپە نەکردی هەنادانەکەی وشش کەرمێ پێی حیوانی پانە یا ورەشمیش یا خۆڵکی مێ بەروش پێی حیوان و چێوی یا ڕاش
ماچە بڕێ یاگەچنە پێسە سماقا سفارشتە ئەێ نەکە بازی یاگەیت و هین بە دەستگا شارەکانە بەراپەی سماقە و چێوی وەشکرا هەناری وەرگێردێ پێی زمسانی چی هەنا ژورگی مێ حتاکەتی مانگێ وهاج ملیو هەناری منی مامەنی هۆرشا گێردێ مەخرابە دلی کولیێرینە دلی کولیێری هوش گەمی تا هیچ چامە بوو کولێری نێ کولیێری سەروبانی باگر کەزان و زانێشا بابێنێ جاران ژنیە بۆت جا قەڵەکە جاران چەنی هەنار شاهۆرگێرتن قەیمیەش هەرنیان شانە یەخە چاڵی تا هیچ چانە بیان خەچاڵی نەبێنە جاران بەرق نەبێن دن ئانە نەکۆیێنە یانە نەحەر هێواشڵی سەر و گیواوتیۆنیان شارەوەی تر مەنا ئەگەر نەکۆی و ئەگە کۆیۆش هەیەک دقیقە گەن و ئەگەر نەکۆیوتی باشە هەورگیری و حتا مانگێ وهادیو مانگێ وهاری بار بیان ئێمە هەر هەناریمان بیان کێ ملدەوە پێشماڵی والله إن شاء الله حفتة ملوى بيان تاتم حفتة وايت من بيش ماوي شواش نزیکە بیۆ پێ لای دێدە سەوەش بە یاخوا مەمنون هیوادارنا کە ساق و سلامەتی بیدێ و باخ تا پڕبەرەکەت و زاڵەکەش تا بێوەیە جميع إسلام إمج بجدار من يا أخوي هەرجە دێرین زەمانۆ خەڵک و لا ئێمە بە تایبەتجە هەورامانیشنێ تفاق شاوستن جەوەرز و وهاری و هامنینە هەرمانە شاکردێنە جەوەرز و پاییزینە ئیتر بەرهەماشاکە پێک ئاردێنێ کۆشاکردێنەوە تفاق شاوستن پێی فەسڵ و سەردای و تەڕ و تووشی بە تایبەت ئانەکە ئامێواکە جەباخەکاشانە بەرهەم شاردێنێ وشک شاکردێنێ و زوو زمسانینە کەڵکشاچنە بەردێنێ ئێمە نامێ دەگا و سلێنێ هەر پاسەکەوێندێ فرەجە خەڵکی دوکانەکاشە بەرهەمە خۆماڵیەکانێ و ئینایمە دوکانەوەنەکە هەر پاسەکەوێندێ و مێوەشە وشکردن بایجانی تفی هەنجیری شێڵانێ ما باقی مێوەکاتر هەچ کوچی یا کشمیشی وەزی و کشکی و بە دەیان جۆرێ چیویتر هەنگوێنە هەزبێنە کورە ڕوەنی وێمانان و بەدەیان و بە سەدان جۆرێ واردەمەنیە یعنی وەختێ مەید لە دوکانە تاقیق مەزانی تەماشە و چێشی کەری و گردیچ پەڕوزێ پەڕ ئەنەرژیە پۆکای خەڵک و هەورامانی بەتایبەت کوردەواری و بەگەشتی بەتایبەت هەورامان خەڵکانێەوە پەڕ ئەسک و پرۆسکێ و بەهێزێ و قایمێ بیێنێ و ئێستێشە ئێمە ئینایمێ چی دوکانە ملمێ سەردانش کەرمێ تەماشە و بەرهەما کەرمێ ئامێوە و هواردەمەنیە دەگا و سلێنێ ئینامی دوکان و کاکموبینی ئەدوایی سلێنە گردش ئەدواییێنێ ئینامێ خزمەتشانە چەنیشا قسە و باس کەرمی کاکمەبین بە قەزابی وەشوی یاخوا خێر بێ کاکەم چەند ساڵین دوکانتان وەڵانە پەیەرمین ساڵی مدو چەنی بێ کەوتی فکروانێک کە کارە پێسەکەری
وڵا کاکە من دانشگان تەمام کردە بێ بێکار بێنێ و کەوتانە فکرینە منتەقەوێ گەردشگەرین و ئامایمێ چێوی چینەمانیا گەردشگەرمێ پێنەم شم چێوی وێمانە بەرەوە ئامامێ فکر و ئینەکەمێ دوکانی ئەچینەمانیا بن چێشەوەنان وەڵام ڕۆشتە مدیرێت بازرگانی بیان بیاخوا کارە فرە عادت کردن من چیگۆ پیرۆزبایت پەنە ماچوو دەستەوەش بۆ ئومێڵوار ناکە نمونە تا فرە بە قەیمەکەەوە شمەجە پاڵ و ئاینەکە دەرساوەنان خەریکن کارە فرەعال کردێ پارێزگاری جە فەرهەنگ و دابوونەریت و منتەقەکەیشدا بەرهەمەکان و وێتان یا مەساندای شامسان وڵا بەنامەکە من جە باخەکە وێمانەسان وشان گردن و سلێنێنی نەوەڵ دەرسە دەشن و ئەوێگەین و هەوارەکە و دەوروبەریمە جە چە فەسڵا و دەستکەری بەسانایی وەڵام من هەجە فەسڵ و هامنی و دەست بکەر و بەسانای جە ئەوەڵ و پایزیەوە یا فەسڵ و شەهری وەریوە دەستکەوت دوکان یارە چون هامێنە هەوێگە فرەگەمە دوکان تحتیڵ کەرمی ملدی هەوار وێشتا ئەرە وڵا وشمان ملمێ هەوار هەوار تا کۆگەن هەوارمە دەرەویان ئەری کاک مبین گەشتیار فرەتەر چە وەختەنە سەردانوێگەی کەرەوە وڵا گەشتیار هەر دە شەهریوەرە دەست پە نەکەرەوە بەڵام کەمای جام لە فەسڵ و ئەوەڵ و پایزینە تا دووە مانگ و پایزی فرەتەر بوو دە فەسڵ و زمساینە قەت بوو تا فەسڵ و وەهاری وەهاینە فرەتەرمێ کۆرۆنا زەرەرژدانەوەن و کار و کاسبیتە ئەرە وڵا کۆنا خەی لە زەرش دێنمێ ئەتێمەش مەجبوری بێنمێ باز وەختە دوکانەکەمان بەزمێ بۆ نەو کۆرۆناوێ ئاواتە کە ساق و سلامەتی بیدێ دوورێ بیدێجا دەرد و بەڵای و بە تایبەت پەتا و کۆرۆنای دەستاوەش بۆ یاخوا مەمنون قوربانت خێر بەری سەر و چەمە عمركم ويلاري روحكم فاشيني لاري نقمو مارك ذيبي فجلي ليدي سيداري نقمو مارك ذيبي فجلي ليدي سيداري طاعتك بيني شو من سيدي وراني خازن جيل قريني او بشجقونا براني ينزل جيل قريني او بشجقونا براني دووە مانگ و پاییزی دەش تا دوانزە دەست کەرمەی هەنارا و کەنمەی شاو زارۆڵێ وێ ماو کاریگەر گەرمێ و کەنمەی شاو مارمێ شاوە لا کۆگێ و لا کێڵی و ئالەکە مریایمێ چاڵی و کێڵی و ترەکەیە کاج مارمێ لا کۆگێ کۆمی شارۆ و ڕگنارەکەی هەست کەرمێەوە و پێسە شێلمێش وانە چەکمێ مەخسووسێ نیو هەڤەڕی مەخسووسا و زارۆڵێ ماشێ جاران چەنین بێ جاران کە پاسنە نەبێ جۆم جاران قەمێک بینە بێ ئێتر قەمەکەی وەقدان شڕەنە مەسەڵەن ئیسەیمە قەمێ مەخسووسە بە کاشیە بەسێنەما تەمی سۆ پاکوە پوختی ئێتر ڕگنارەکەی شێلا پوختە دوێ یەرە جاری پەرزنمێش و کەرمیش قازانێ فافۆنە و گرینمیش و تەمیز هەسش کەرمێەوە و کەرمێش دەبێ و قاپە نوشابێ و رەشمیش کردی بە 40,000 کەرەوە دێکافێشۆ چن یانە تۆ واچە دەبێ ڕۆگناری خاص چن دەبێ ئاو هەنارین 5 دەبێ بەڵێ 5 دەبێ کەرمێنە قازانە گرینمێژە هەست بۆوە دەبێ هەستش بۆوەن 5 دەبێ کردێت لێ قازانێکی تا دەبێەوە تا بەڵێ ئەری وەڵا حالترین هەنار پێی ڕبهەناری پێ ڕۆگناری چێشە تاواچی هەنارە ساوە عالا پێ ڕۆگناری بەڵێ هەنارە ساوا ڕۆگناریش وەشە جامە بۆ شیرینیشمە بۆ شیرینە هەنارە ساوا شیرینە بەڵێ ئەری وەڵا اینجار چنە ماوە بەرە چنە وەخت بەرۆ تا هەرمانا کردی وڵا تقریبان بە فرێکەمی هەر کەسی مڵکش فرە بۆ مەسەڵەن 20 ڕوێ 15 ڕوێ هەر کەسی چکەم بۆ دەڕوێ تەمامێتر تەمام نوۆش هەسش کەرەوە برەشۆش و تەمام نوۆش ڕۆگنار پێی چێشی بەکاربەردێ پێی کام چاشتا وەڵا ڕۆگنار پێی کەرگی ئالا و پێ برنجە سیاوێ ئالا و پێ فشاری ئالا و دێتر وەڵا پێ فرۆچی بێ ڕۆگنار ئالا ئەی هەنار تاکەی منەوە لاوشم ورش گێردێ وەڵا هەنار ئێمە ئەگەر هۆرشگێرمێ تا دووە مانگ و زمسانی ئاریش بەچە حاڵی هۆرگیریۆ چکۆ من یەی دێشە و چەنی جاران چەنی بێ کێڵەنێ
کێڵێنەوە ئەغڵابێتە هەر کەسیش مەسەر گەرەکەش بۆ سوقاتی هۆرگێرۆپەی گۆشەویستیش ئاشناژ منیۆ ژێخچاڵ ئێتە چاو لە هەنار هۆرمەگیریۆ بزاج خسرك وذيت خطاك يقول لك وبيت خاجي علي أنا كم جاب فرك إلى نصاري يا وارد خافي أركي يدلك وابي نامی دوکانەکە کە غەفوری ئەزەخ جەبڵبەر هەر پاسەکەوین دێ ماشەڵڵا هەناری عالێ پەڕئاوێ و جۆرا و جۆری نریە نێرە چەندش قسێ کەرمێ و بزانمێ چێر شاپەنەکەرۆ کا غەفور بە قەزابی السلام عليكم كاكا جيانجا خاصني شكر سلامت بياخو باخوێتانەی هەنارە والله من إجارة كردم قربان جان إجارة كردم وسانة يعني تامزاني بالله هەناری بەڵبەری فرەتر چه هەنارێەوە چێشش پەنەماچە هەناری ساوەش پەنەماچە و هەناری یاراڵی ئەکسەرن ساوە چێشە یاراڵی چێشە چەنینە ساوە ئانن کەیسە پێنەماچاش پەنەم مەلەس هەناری سوورە تقریبا مەلەس منزور ترش و شیرینی و هەنا یانێ نزیک بە ترش آخر سوورکاری چا بەڵێ هەناری یاراڵێکی ئی چەرمێنە کوچە پۆستشا محکەمتەراری پەیدماتەری هۆرگیریەیە مەسەنگە احتماڵشان تا مانگە بەهار ئەگەر تای وەش هۆشاگەری هۆر کەرا و مەگەنا ژنیە بۆ جە قەدیمیە ژەن و پیاپیرە جاران چەنی هەنار وەرگێرێنێ وەڵا پاسە من ژنیە بووم یاگەوە کارانێ حاڵەت و مەسەن یاگە و ئاڵفوچێوینە مەسەن ئاوەختی هەناریشا بەردێنێ و دانەدانێن یێنە شاوگیوا و وسێنێ چێر و بازێک گەڵا کەنێنێ گەڵانەرە و چی و لێ گەڵانەرەینە خاستەر هەناری منێنێ بڕێک ئەپاسە سرمیچۆ بنەودارینە ورش بنەودارینە کێشێنێ دار مەسەنارێکە لەقەکەی وارێنش بە شاخەوینەکەیشەوە مەسەن کێشێنێش دار و ئاوەتیە پاسە باخەکایەگەی وەراوێنێ یا دەیمێنێ وەڵا باخۆیەگەی وەراوێنە قوربان دەیم کەم تەراری بەڵبەر ئاویش فرێنێ بڵبەر ئاو هانەچەمەش چاوەڵتر فرەتەرە بێ وەلە ئیساتر تقریبا دە پانزەڕێ هامن منۆ نزیک بە وشکی کەرەوەنەوە لە تر چالای ئاو هێنیشمارا پێ ڕۆخانەیە ئی دەرە نامێش چێش بێ ئاوە ئالەکێش بێ ئی دەرە و تڕیدەریش ماچە دەرە ئۆیلان ئاوە ئالەکێشەنە دەرە و بلچەمێش ماچە بەڵێ ئیسەکە هەنار کیلۆ چنن ئیسە هەنار کیلوێ 10,000 قوربان مامولن چێگە وەرەژدێژیا کیاندێش پێ یاگکاتێری وەڵا ئێمە من وێم ئیجارەکەر و ماروەتە ئەکسەر شێگەش برش و وەلێ هەنار و کابرا ساحیب باغ بۆ بەرۆش دووری مەسن بەرۆش پێی مەریوانی شار کە تایبەت هەنار مسان و یان نەهەری گەشتیارا کەمەیە وەڵا ئەکسەری گەشتیارێنێکی مێنێ پێگەنە مەسە هەناری مسانە و هەنیش تایبەت مێ مەسە خصوصیالان کابرایە شیرکەتێوە ئامان ئێساڵ یێڕەسەڵتونێ هەناریش جەدەگا و بڵبەری سلێنێ و ژیواری سانێنێ چێشیش بەردێنش سادرێ شاکەر و دەسەڵەش بە یاخەکە غەفور مەمنون باخە پڕبەرەکەت بە یاخوا بیاخوا مەمنون
ناشکری نەبوو ئینەوەشیە پاسەشکردن ئیتر خەڵک بەداخەوە فرەنزیک و یۆی مەگنۆ فرە پێسە جارانی ئاماولوای نییە ئانەکە ئێمە چامێن می پێگەرە گەرەکمانە بەرنمەکە نەوز زیۆرە ئینایمێت چەنی کاکە زایدی خەڵکو دەگا و بڵبەری گەرەکمانە چەنیش قسێ کەرمێ ئەجۆم جە بڵبەرنە جاران چەڵتوکی چراکردن با چەنیش قسێ کەرم بزانمێ گەرمەسێرە یاگە پێسەک بڵبەری کە گەرمەسێرە چنی هەرمانەی کریێنە شمە چام ڕێمابی دێ کاک زایت حەبیبی بێ قەزابی خێتە شیوادی سەوی چەما خەڵکو بڵبەرینی دەگا بڵبەری نا بەڵێ قوربان بێ قەزابی یاخوا کا زایت چەندی فەرماوی چێگەنە چەڵتو کریان وڵای ئمە قەدیم چەڵتوک بێ برنج بزە ئیسە برنج شماڵی بۆ جستانێ بێ ئێمە مەسەندێ وەرزای ئی وەختەکەینش خەلێ زەمینەکەی ئاوی فرێ بێ حۆش حۆزی وەها بەنێ خەلەکەی کەرین میوێ ئاتێ برنج کەینش چەڵتوک برنجیانی کەینمیش برنجەکە مەسەلە برنجی کوردی بێت کوردی بێری برنجی کوردی گەردە برنجی ئال ئەتیچانێ ئالتر نەبێ مەسەلەن حدود ئی وەختە دوڵتەنە دوو بیسڕوا پایس شێ خەریکی وێنی کەرێنیشەوە بێت هەر وەهارێ مەسەڵەن ئەی برنجی شانێنێ بێشە پەمەشانێنێ ئاوی ئان نەبێ ئاوی قەدیم فرێوێ بێسەی نەبێ ئێمە ئاوی مابیێنە وەخت هۆش مای من ئاوی کەوتێنە پاییز ئاوی باخامە ئیسە بلچەمێ وشکی وشک ئیسە وشکێنە ئیسە مانگە پای هەوەهامنشی وشکەویە کەمە بێ بە مۆتە ئیسیفادەکەن چم ساڵێن ئتر ئیسە چەڵتوکە نەمەنەن و برنج مەکردی حدود و 20 ساڵە ئیسە نمازە ئەوڵ بێداش نمازەوە ناسش بە خااتری مالە ڕیای مالە ڕاش فرەبی وڵاتێ دەگایمە ساڵە بێ 25 نەفرێ مالە ڕیا وەرێنێ مالی ڕا وەریشە مەسەن ساغت بێ پێی دەگێ مەسن دەوڵەت هەمووریش فرەبی بێگەری هەمیشەی کێشێ بە وێگەی ئێنێ وێگە مەسەن چەنوێرێ حبێ دێنێ 25 نەفر 30 نەفر من وەشما 25 نەفرچی دەگانێ مالە ڕیا واردێنی حبێ شادێنێ ئەگەر نەواردێنی چانەیەنێ پەنە حتمما فوتیێنێ زمسانێنێ وەختی چە کە برنجکەرێندێ باخە هەناریش بێنێ وڵا بێ هەناری بێ دەرەبڵە بێ بەسەی سەی نەبێ ئاواتە هەناریکەی چعال بێ هەنگورێکی چعالە بێ ئیسە هەنگوری چشەنێ هەنێش وەلی خاست نابێت قەدیمی نیەنێ قەدیم ئاهەنگور و قەدیمی ئاوەکی چیە بێ عالە بێ ئیسا ئاو وێگەی باخە هەنگورەکە هێن دەیم بە یا وەراو بێ وەراوێنە قوربان ئاوی وەراوە بێ ئەری ئەمەلان تەڵانێ ما بێ مەسەنکەینش برنج بەش ساڵێ ما بێ مەسەن دە تەنێکیاری بەریمش مەریوان کڕەبێ یا بە چاڵی چێ کوێر مێش یا هەچ کەس فرەبێ بەریش مەریوان ئاساومەکینە بچە هاڕێش دە تەنەکەکە 5 تەنەکیش زیێوێ یانە حاجی محەممەد وێنێ هەمیشە سەرێش ئاڕانە بێ پەیمەریوانی جاڵێ نەبێ وڵاتێ بە هەستەر پێمەری وڵا سەر چێ لێنە مەریوان لێنمی پێنجێنە لێنمی مەریوان مەسەن زمان شای هەناری بەرێندێ هەنار و هەنگور بەرێندە چێش ئارێندێ وڵا هەنارهنگور بەرێنمی خەلارێن دێ ئەرێ دێنمەش خەلێ مەسەڵەن لە لانێمە چێ لێنمی تا پێنجێنە دانما خەلێ مەسەن دەگایە عێراقینە هەنگوری هەناری دێنەوە ئەوەتە زمانە سەرەت وەژن دەسەکەەوەش بێ بەشی نەخواان دوعا خێریش کردێ گرکە دوعا خێری کرد و ئینەوەشی لابشەوە انشاءالله هەرکەس ئازاد بوو تاوەگیڵە حكمت كيزا هەنارەکان بڕنمێ و وردە دشت شاکەرمێ و دشتەکاوزمێ چاڵی و وردەکات مارمێ چنی ترەکەیەکە کەرمێ شاڕوب هەنار کۆمێ شارە و شێلمێ شاقەمەنە و ئاوەکە شاگرینمێ و بەڕوب هەنار هەنار و وی هۆرگێرتای ساقێنێ و هەنار و ڕوب هەناریش
ترەکە و وردێ و ئینیشا کەرمێ بڕۆ هەنار شاوا کەشگیری و تەمام دێنەکەی وشکی باوەدن کە هەنارەکەی جا کردێژ لێ چێشی یانێت لێ چێشینە کۆدێش قەمەکێ نا زەرفە گونین خامە چێشە نەوەڵا بشۆرە بشۆری چەرمەن بشۆرە جنسەکەش بشۆرە ئەنەکە هەنارەکەش کەرمێنە شێلمش جارانی شەرانە بیان جاران زوونەوەڵا گونیە نەبیێنی بشۆرچێوە نەبێن کەشانە گونیە گونیە برین جیاسابێنێ بەنینێ کەرینش لیانیشە شێلێنش جا دەستێنە چنە ئەشۆ گری و ئاو هەناریە ئەو هەناری دەتر بە ئێرکردە یا زوو ئێرشکەری ساڵ قازانێ تا عسر سابە ئێرش دەتا عسر هەز بۆوە هەریج ئێرەکە ژێواش بۆتە تا وێرەگای جازوو ئەشۆ زوو چەمچەش دەی چەنەکە ناپام سوورەتە گەرەکەش نیان دەشتنە وەلێتر پێوە کەفەکەش گیری و هەسە وەختی هەسۆبیە نەزانی هەزبیێنەیانە ئیسە تایبەتمەندی یاواچمێ خصوصیات و ڕبهەنارێەوە خاسی چێشە ئەشتە ڕبهەنارەوە بکە خاز بۆ باراش لاو دەسوێلێ زانو کام شاخاسە کام خراپە بەڵێ دێتر ڕبهەنارێکی نەماڕش ئاواکەش کەری دلێنی مەگریا بێ بۆ کەریشا دلێژ ئەنە سیا بۆ فرە ئالنیە وەلی یەکسەر گری و قازانەکە هەز بۆ ڕبەناری ئالا جا ڕبهەنار ئەشۆ ترش بۆ بەڵێ دێتە بە هەنارەکە هەنارەکە ترش بۆ ڕبەنارەکە شترشا ئەگەر شیرینیش بۆ ڕبەنارەکە شیرینە دەگا و بەڵبەرینە ئینایمە چەنی کاک عەتای حەکیمی کە خەیاتە گەرەکمانە چنیشە قسێ کەرمی کە عەتابێ قەزاوی سلام علیکم خێت سیبادە سەر و چەمەکەم خێر بەدی منتەقەیشما پێشکەشتا بوو چەند ساڵن خەیاتنی ئاغا گیان وەڵا من 38 ساڵی پێچل ساڵا خیات بێنە لاو کێوە فێربیەی وەڵا دوێ نەفەری خۆڵک و نوێنێ بێنێ ناوێ وسا عەباس و وسا زۆراب مەدیوان چرخەکە تا پایی بێ قوربان ئاوەختی چرخما بەرقی بێ وەلێ ئەتر مدەتە وێچم ئەمانێوە ئێگە بە پایی بکارم کردن بەڵێ خەیاتێ بەناوبانگێ ئی منتەقەی کێبیێنێ بە تایبەت بڵبەرنە وەڵا خیاتێ من وێم ویرم بێ خیاتێشانێ نەبیێنێ واچی دەرواردێ زوو ستەهاما بێک زوو وەڵزە منە خیات بیان و هیچ بەدەستی کارشکردن چرخەوە دەستی چرخەوەی خانەگی بیان چرخەوی دەستیش بیان جلوبەرگ بەرێنێ لاوکێ ورازێنێ وەڵا وەڵزە منە بەرێنێ هەورامان خیاتێ بێنێ خیاتێ قەدیمیە بێنێ هەورامان ئاوەختی پێگەنە منتێقە وێمە پیاوە بێ نامێش حاجی ئەحمەد بێ هەڵبەتە زوو تەر بیان ئینە خیاتی بێنێ بەرێنێ لا ئاری سلێن ماش و پارچەکەی چکوارێنێ ماش و پارچەکەی ئەکسەریت پیلاپۆلارە ئارێنێش دوێنێ ئەو دیم عێراقی ئارێنێش و دوێنێ دەور و سنێ و ئەپاسە دوێنێ ئاگە پاس شارانە ئیسە مدل و جلوبەرگی فاڕیان ئاوەختە شمە جلوبەرگ بە تایبەت کەوا پانتۆڵ ورازێندێ هەر ئین مدلە قەدیمیانە بێ یان نا بەجۆر من وێم هەر تا زمانەوە تا 15 ساڵێ 20 ساڵە هەر مدلی قەدیمی کارکەرێنێ چۆخەڕانێک ورازێنێ چۆخڕانێکی مەرەز مەسەن هۆرامان مەرەسا ڕێسێنێش و دێنێش هەورامانکەینێش بە مەرەز و خولاسە چاگای
کۆتش دێنێ و منیش ورازێنێ سپیشا سەختە خۆڕان خەرانێک فرە سەختە ئەروەڵا سەختاری فقط پێیانە ورازێنی یا ژەنانێک وەڵا من هەر ژەنانێک و پیاانێک ورازێنی من ئەروەڵا بخە کەوا ژەنانە ورازێنێ و کەوای وەردار سەڵتە وەرداویانی وەختی پاسە بێ شەو ڕوێ جا سەڵتەوی ژەنانە ورازێنێ ڕێش وزێنێنێ وزێنمێ و دمانێکەین مفتێڵێ و بەچەخ ئێنێ سەرشنە دادمانێ بڕیامانشکەرێنمێ جادمانێ خلاصە دەستی بە یا بە چرخ بێ نا هەر ئەوڵە بەدەسی کۆتەکاش دێنمێت تا سەر و چرخەکەیەوە مدرۆ کەوای ژەنانێک ورازێنی کەوای ژەنانی چورازێنمێ بڵێ ئەتا چی ماچە خەیات بڕێجار نەبەڵ قەوڵە وەڵاهی ماشمێ بدە بێ قاڵی ماشمێ بدە ڕکش بەنە مەگرۆگە بێ قاڵی نەکەرەوە شەمەی اینا پەنج شەمێ مەیاوەم لە شرحار حازرمە بۆ وەڵی دەی ڕاست فەرمای ئەتر گرفتی هەنێ جلو بەرگ و وێ و زەمای شەوراتن وەڵا وراتنم فرە فراوان ئەرێ بخوا دەی مەمنون دەسەوەش بێ خواکە ئاتاگیان دەسەوەش ئیسێش خەیاتی کەری وەڵا ئیسە جارجار کەمە ئیسە ناڕاحەتی و فقەراتیم هەن و ئەپاسە چەمێ کەمێ کەم حکمێ بێنێ و تەمە نمینات 56 ساڵێ 59 ساڵێ ئەروەڵا قوربانت و یاخەوە دەسەوەش بێ یاخوا هەنار دەبێن ئایماهن هەناری شین و هەناری تشیج بەڵام هەنارە شینەکە چوون زوو یاواپەنە و وشکێ باوێ کەمێ ئایشا زووتر دەستکەرمێ پەنە مەسەڵان جە 15 و شەهریوەری دەست شاکەرمی پەنە حتا ئاخر مانگ و هامنی بەڵێ بەڵێ تا دە 15 مهری بەڵام هەنارە شەکەی چوون مەسەڵ نیاز شافرەتە کە ئاودارتەرێ با و دێرتەر یاوا فەسڵ و کەنەیشا و یا ناشا بە بازاری ئاەتر 15 مهری لای دەستشاکردنی پەنە حتا تقریبا 15 ئابانی جە کولی نەدوێ هەنۆ دوێ ناری تشی و ناری شین کە نامەکاشانێ ماچە هەناری مەسەڵان هەناری ساوەما هەن هەناری لاوما مەسەڵ ماچۆشان بە هەجیجی هەناری یێراڵیمان هەناری مەلیسیما هەن باسە هەنار و تایبەت و ئیمەنتقەی چێشە چە هەنارەوەن وەڵا فرەتە هەناری هەجیجین و هەناری ساوێک ماوە هەن وەلێتر هەنار و مەخصوص وەمانێت تێمە بمان هەنار و هۆرامانی ینی تۆ تای نامێشا بنیە هەرماچە هەنار هۆرامانی تر هەنار و ساوێ هەنی و هەنار و هەجیجی هەنیە و ئێمەش هەنار و مەخصوص وێمە هەنێ ماڵێتر ئەی باخە هەناراتە ئاوی داردێ بەڵێ ئاوی جە ساڵ و ئەمە ئەلبەتە دوێنەوەی ئاویاریمان وەسەڵەن هەمجە بە سورەت و هانە چەمەی کانی هەم بە سورەت و تەر گۆلێنێ پاس ماردێ بە بێڵە و گۆلێرە ماردێرەوە بڵێ هەم بە سورەت و پمپاژی ئیز باخە کەیسەی نامێش چەنە جە ساڵەوە زاوی ڕەسەڵ بامکایی جات کشاوەرزی ئەم پمپاژێ ماگرت پمپاژەکە وەریسیمی مەسەڵەن ئا باخەی کە پشت و هانە چەمەیەوە بینی و ئاوی شانەیاویلا جەتەرێ خوا پمپاژیوە ئێمە هۆریسی مێغدام ئاگەی باخێمان یێرە پێگەنە ئینەشمەوین دێشە ئیسانە چەمە کە ئیسەی ناچێگەنە ئیمڵکەی نامی دلێشنەی ناپشت و هەنە چەمەکەیەوە وەینە کە ئیسەی نامیشن بە سوورەت و پمپاژی یاریشکردن بەڵام چوون سەد ئاما ئەچی 4 ساڵانەوە هانە چەمەکە شکرد چێرە و پمپاژەکەی چشکرد چێرۆ ئێمە سەد مەجبور کرد کە مەسەڵەن شناوەرێش دامین پەنە و شناوەەکەی مایسەوە سیان لێ ڕۆخانەکە و بە سوورەت و ئەتە هامڵکەکەی دامەشن بەڵام شناوەەکەی فاڕیانتر نوع ئاویاری جۆگێنە نوعچش قەترەین بەڵێ بەڵێ ئیسەتر کەسانێک کە چی دیوەر ساڵەواخینە دەست شاگەرپەنە بە سوورەت و ئاویاری قەترەی شاکەن دوو لە کەشین و ئەتە هەر هەنارە پێوەش پاسە ئاوەکەی هەم خەسارەت و ئاوەکەی کەمتەراتر فرە ئیسراف مەکریۆنە وەڵا ئیسەیج هەر پاسە تقریبا ناکاری دامە شاهن کەسانێک کە تاوا بۆ شا گر کەس لێ باخ وێشنە وەزان کەڵۆە بەشکردنەوەی هەنارا هەرگێرەوە وەلێ بەداخەوە مشکڵ و هەناری لایمە مشکڵ و هەناری لایمە نەبێ مدیریەتەوی دروست حسابین هەنارەکە چوون بە هجووم و گریاوە پەنەوە بە هجوومە بلومێنان بار وینی کە هەنار مەسەڵەن کە نماد و هۆراماین واقعان ئێنە بە ێرزشش تەماشەگەرا چون گر بە هجوومە ملو مەسەڵەن مەریوان زوو ملۆ لێ بازار زووش تەمامیەوە ملو بازار زووش تەمامی و
وەروانە قیمەتشی ناوارەوە ئیسیۆکە فرە بۆ قیمەتەکە مێرەوە ناوارەوە ئیسایمە مەساڵ مشکڵەکە هەناری ئینێنە کە چون مدیریەتە دروست حسابی و شرکەتێ و تاعاونیە ئینە نیا سەر و سەرێشە و سردخانەوی مەسەڵان دروست حسابیمانیا خەڵکەکە هەنارەکەش بەڕۆ چاگەرێنان بار کردو کە مەسەڵان بە وەخت و وێشورەشیە گرگەز بەروانەیە کە چوو هەنارێکش خراپە گرگەز مەسەڵان هەناراوەش جملوەرە بەڕۆ مێنان بارزانانی هەروەروانێت تر بە هەجوو مەملۆنەوە قیمەت و هەناری گر ساڵێ مەسەڵان ئینە 6 ساڵێن مەلۆهۆر سەر پاواتەکە مدیریەتی عالکردی و پێوە جوانی پێسەشمە دەزێت دەسویۆ تعاونیە شرکەتە چیوە یا ئەمبارەوە وەش کردێکە هەنار پێ گرد و فەسڵەکە لانیکەم پێ گرد و فەسڵەکان نەبوو تا ئەوەڵ و هاری منۆ ئازیزانم ئەوەی لە ماوەی ڕابردوو پێشکەشکرا بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچیا بوو لە دەڤەری هەورامان بۆ هیوایەکە بەدڵتان بوو بێ تا بەرنمەیەکی تر باس و بابەت و ناوچەیەکی تر شاد و بەختەوەر و هەمیشە ماڵتان ئاوا. شال ما ولا شال